کیمیا بارانکردنی هەڵەبجە معنەویەن مادیەن و ئەو کۆمپانیانەی کەوا بە هێز و بە یان با بڵێن باچەکی کیمیاوی فرۆشتن بە ڕژێمی دیکتاتۆری بەغدا هەموو ساڵ یاداشتیان ئاراستە دەکەنەوە لەم یادەدا یادیان دەکەینەوە پێمان وایە کە ئەم یادە دەبێت بە بەرزی ڕابگیرێ و تا دوا کەس کە بەشدار بووە لەم تاوانە گەورە مرۆڤایەتیە بە سزا دەگات دەبێت ئەم یادە بە نەمری بمێنێتەوە هەمیشە داواکاری و ئەو گوشارانەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستان بەردەوامی هەبێت دیارە ئەمڕۆ 15 ئێمە وەکو نەریتی خۆمان کار ساڵانە لە 15 ئەم یادە دەکەینەوە نایخێنەیە شانزەی سێ ڕۆژێک پێشتر بۆ ئەوەی کە هەموو ساڵ لەم ڕۆژ و لەم ساتەدا ئێمە ئەم یادە دەکەینەوە و لە شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان هەمان ڕێکخراوەکانمان گردبوونەوە و ناڕزایەتی و پێدانی یاداشت ئاماژە پێ دەکەن و ئەمڕۆکەش ئێمە لەم ساڵیادەدا یاداشتێکەمان ئامادە کردووە کە پێشکەشی کۆنسوڵخانەی ئەڵمانیا دەکەین بۆ پێی کە ئەڵمانیا کۆمپانیاکانی بەشدار بوون لە پێدان و فرۆشتنی چەکی کیمیاوی بە ڕژێمی دیکتاتۆری بەغدا و ساڵانە و وەکو هەر نەریتی خۆمان کە ئەم یاداشتە ئاراستە دەکەنەوە ئەم یاداشتەش لێرە بۆ ڕای گشتی ڕادەگەین و بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بڵاوی دەکەینەوە یاداشتەکە لەلایەن مامۆستا مەغدی حاجی دەخوێندرێتەوە لە دوای ئەویش یاداشتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کۆنسی ICC ئاماژە پێ دەکرێت لەلایەن هاوڕێ هیوا سەید سەلیمەوە فەرمووە مامۆستا. بەڕێز سەرۆک کۆماری ئەڵمانیای فیدرال، بەڕێز سەرۆک وەزیرانی ئەڵمانیای فیدرال، بەڕێز سەرۆکی پەرلەمانی کۆماری ئەڵمانیا، بەڕێز باڵوێزی ئەڵمانیا لە کۆماری عێراق، بەڕێز کۆنسوڵی ئەڵمانیا لە شاری هەولێر، پاش سڵاو بەهۆی ئەوەی کۆمپانیاکانی ئەڵمانیا هاوشان لەگەڵ زۆربەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و یابان و لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا ڕۆڵیان هەبوو لە فرۆشتنی چەکی کیمیاوی بەڕژێمی بەعسی ڕووخاو ئەویش ئەو چەکانەی لە قەڵاچۆکردنی هاوڵاتیانی کوردستان بەکارهێنا و ئاکامەکەشی دەیان هەزار هاوڵاتی سڤیل بوونە قوربانی. نمونەیەکی دیاری تاوانەکانیش کیمیابارانکردنی شاری هەڵەبجە بوو کە لە ڕێککەوتی 16/1988 لەلایەن ڕژێمی بەعسەوە کیمیاباران کرا بە چەکی وڵاتانی پێشکەوتوو کە تا ئێستاش سەدان لەو قوربانیانە کە بە چەکەکانی ئەو وڵاتانە کیمیاباران کران بەدەم ئازارەوە دەتلێنەوە. ناوە ناوەش بە مردنی هەر یەکێکیان ژمارەی تازە دەخەنە سەر 5,000 شەهیدەکەی هەڵەبجە. هەر بەهۆی ئەو تاوانەشەوە شاری هەڵەبجە سووە پەرتووکی گەنجەوە وەک یەکەم شار لە مێژووی مرۆڤایەتی زۆرترین قوربانی سڤیلی دابێت بە چەکی کیمیاوی. ئێمە ئەمڕۆ لە شاری هەولێر کۆبووینەتەوە وێڕای ئەوەی سوپاسی ئەڵمانیا دەکەین کە هەڵوێستی باشیان هەبووە لە مامەڵەکردنی مرۆڤ دۆستانە لەگەڵ پەنابەرانی ئێزیدی و هاوکاری پێشمەرگە لە شەڕی دژ بە تیرۆرستانی داعش. هاوکات وەکو ساڵانی ڕابردوو سێ داواکاری سەرەتایی دووبارە دەخینەوە بەردەست ئێوەی بەڕێز کە بۆ چەندین ساڵە داوایان دەکەین، بەڵام مەخابن ساڵانە داواکاریەکانمان لێ وەردەگرن بەڵام تا هەنووکە وەڵامتان نەداوینەتەوە کە ئەمەش زۆر جیایە لەو بەهایەنەی بانگەشەی بۆ دەکەن. هیوادارین ئێوەی بەڕێز بە ڕۆلی مرۆڤ دۆستانەی خۆتان هەڵبستن لە پشتیوانیکردن لەم داواکاریانە و نەفرەت لەو مێژووە ناشرینەی ڕابردوو بکەن کە بە چەکی کیمیاوی کۆمپانیاکانتان لە تاوانەکەتان کردتان داواکاریەکانیشمان بریتین لە حکوومەتی ئەڵمانیا بە فەرمی دان بە تاوانەکانی جینۆسایدی کورددا بنێت کە دادگای باڵای تاوانەکانی عێراقی دانی پێدا ناوە. هاوکات تاوانی جینۆسایدی ئێزیدی و کریستیانەکان و شەبەک کە هێزی تیرۆریستی داعش ئەنجامی داون. حکوومەتی ئەڵمانیا بەشداری بکات لە کەمکردنەوەی ئازاری بریندارانی چەکی کیمیاوی لە کوردستان بە چارەسەرکردنی بریندارەکان لە وڵاتی ئەڵمانیا.